برز ملونی سەرۆک وەزیرانی ئیتالیا ڕێگەمدەم بە ناوی خەڵکی کوردستانەوە زۆر بە گەرمی بە خێرهاتنی جەناب و شاندی یاوەرتان بکەم بۆ کوردستان کە بێگومان سەردانتان ئاماژەیەکی زۆر دیارە بۆ ئەو هاوپەیمانیەتی و دۆستایەتی لە نێوان ئیتالیا و عێراق و بەتایبەتی خەڵکی کوردستان هەیە. ئێمە ڕێز و پێزانینێکی زۆرمان هەیە کە بەڕێستان لەم کاتەدا سەردانی هەرێمی کوردستان دەکەن، سەردانی هێزەکانتان دەکەن کە ئێمە بەرەو کریسمەس و جێژنی سەری ساڵ دەڕۆین و لە ماڵەکانیان دوورن هاتنی بەڕێزت. ئەمە دڵگەرمیەکی زۆرە بۆ ئەوان و پشتیوانیەکی زۆریشە بۆ خەڵکی کوردستان. بە ناوی خەڵکی کوردستانەوە سپاسی بەڕێز دەکەین و هەروەها پیرۆزبایی پێکێنانی حکوومەتەکەش لێ دەکەین کە حکوومەتێکی نوێیە و هیوادارم سەرکەوتوو بن و لە ژێر سەرکردایەتی بەڕێستان ئێمە بتوانین پەرە بە پەیوەندیەکانی نێوان ئیتالیا و هەرێمی کوردستان بدەین. لە کۆبوونەوەکە باسی چەندین تەوەری گرنگمان کرد کە پەیوەندیان بە ئیتالیا و هەرێمی کوردستانەوە هەیە و زۆر پێدڵخۆشم کە دەبینم هەردوو لە پێمان خۆشە پەرە بە و پەیوەندیانە بدەین و گرنگی بە و پەیوەندیانە بدەین و چاوەڕێەوە دەکەم کە لە بەرژەوەندی هەردوو لاو لە بەرژەوەندی خەڵکی ئیتالیا و خەڵکی کوردستاندا بێ. جارێکی تر بە خێراتنێکی زۆر گەرمی بەڕێزت دەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن. Grande successo. زۆر سپاس. من زۆر دڵخۆشم بۆ ئەوەی ئەمڕۆ لە هەولێر بم. دوای ئەوەی کۆبوونەوەی گرنگم هەبووە لەگەڵ سەرۆک و دووپاتی دۆستایەتێکی بەهێز دەکەین و ئیتاڵیا لە تەنیشت هەرێمی کوردستانە و پەیوەندێکی بەهێز و پەیوەندیمان هەیە لە کۆنەوە لە کاتی ئازارەوە. ئیتاڵیا هەموو هاوکارێکی خۆی پێشکەش دەکات لە ڕووی ئەمنیەوە بە بوونی چەندین ساڵانەی هێزەکانمان و ئەوە ئەمڕۆژ ویستم سوپاسگوزاری خۆمیان پێیان بگەینم ئیتاڵیا بە هێزەکانمان بگەێنم کە لەم هەرێمن کە بۆ ئێمەش ئەم ڕۆژانە ڕۆژی تایبەتن کە لە ئێستادا ئەم جژنانە لە نێو ئاعیلە بڕێوە ئەچێ بەڵام هێزەکانمان لێرن و لەبەر ئەوەی ئێمە هاتوین و سڵامان گەیاندن و کە گرنگیشە و حکومەتی نوێی ئیتاڵیش و ویستم یەکەم شاندکردنم لە دەرەوەی ئیتحادیە ئەوروپی بێمە ئێرە کە ئەمەش گەواهی دەرەیەکی گرنگە و سەردانکردنی ئەم هەرێمەش لە بە هەمان شێوە و کاری بێوێنەمە تان کردووە لە ڕووی ئەمنیەوە و دەتوانین زیاتر فراوان بکەین و گەشەی پێ بدەین لە زۆر سێکتەری ترە و ئەو هێزە و ئەو بەرفراوانەی کە لێرە هەیە و دەتوانین لە ڕووی ئینفرانستراکچەر لە ڕووی کشت و کاڵ لە ڕووی وزەوە کە دەتوانین ئەو هاوکاریە لە نێوانماندا فراوان بکەین و زۆر سپاسی جەنابی سەرۆک وەزیران دەکەم بۆ ئەو پێشوازیە و بۆ ئەو هەلای بۆ ئێمەتان ڕەخساند و دەمەوێت بەڕسمی پێتان ڕابگەێنم کە ئیتاڵیا بەردەوام دەبێت و فراوانی دەکات ئەو هاوکاریە و قۆنسوڵگەریەکەشی گرنگتر دەکات و فراوانتر دەکات و زۆر تەوەری شێ بەیەکەوە ئەتوانین ئیشی لەسەر بکەین و چەند ڕۆژێک ماوە بۆ جەژنی کریسمس کە جژنێکی کریستیان و مەسیحیەکانە و هێشتاش دەتوانین هیوامان هەبی دووبارە زۆر سوپاسی ڕۆڵی جەنابتان دەکەین
و هیوادارین 25/12 کە جەژنە ئەمەش نیشانەی ڕێزگرتنە لە نێوان هەموو لایەک. زۆر سوپاس دووبارە هاوبەش پێ دەکەم، هیوادارم لە زووترین کات یەکتر ببینینەوە. زۆر سپاس جەنابی سەرۆک وەزیران. جارێکی تر من پیرۆزبایی جەژنی کریسمس لە بەڕێست و هەموو کریسیانەکانی جیهان و بەتایبەتی خەڵکی کوردستان دەکەم و پیرۆزبایی سەری ساڵی نوێش لە هەموو دەکەم. زۆر بەخێر بن. Grazie.